إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه، ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدًا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خواهی پروردگار لقرآنی پیروزا ئەمری بە پێغەمبەرەکەی کردووە و بەوانەشی کە شوێنی پێغەمبەر کەوتون صلى الله عليه وسلم، ئەوانەی کە ڕێبازی ئەو پێغەمبەرە بە حەق ئەزانن و کردویانەتە ڕێبازی خۆیان، خوای تەعالە ئەمری پێیان کردووە بە بەردەوامی بە ئیستیقامەت و بەردەوام بوون لەسەر ڕێگا ڕاستەکەی خوای پەروەردگار. وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل. لعقيدة أو بيروباورا للشريعة لمنهج بروغراميانا لهمور ريبازكاني جيانيانا پێویستە لەسەر ڕێبازی حەقی خوایی بچن، لێیلا نەدەن، بەملاو بەولایە نەچن. بەردەوامبوونیش شتێکی ئاسان نییە، بۆیە خوای تەعالە هەر یەکسەر لە پاش ئەوە خوای تەعالە فەرمان بە موسڵمانان ئەکا کە وریای خۆیان بن، لە سنوور دەرنەچن، چونکە لە سنوور دەرچوون شوێنکەوتنی شەیطان و ئەولیاکانی شەیطانە. جا خوای تەعالە لە سوورەتی هوودا ئەفەرمێ فاستقم كما أمرت ومن تاب معك. ئەی پێغەمبەر لەسەر ئەو ڕێبازەی کە ئەمرت پێکرا بەردەوام بە، لەیلا مەدە، خۆت و ئەوانەشی کە شوێنی ڕێبازەکەت شوێنی ئەوە شوێنی تۆ کەوتون. ولا تطغوا، وریابن توغیان مەکەن، واتە لە سنوور دەرمەچن، سنووری خوا مەبەزێنن، تعدا مەکەن تۆ ئەوانەشی کە لەگەڵتان، چونکە خوای تەعالە بە هەر کارێک ئەیکەن ئاگادارە. ئیمامی ئیبن کەثیر ئەفەرمێ خوای تەعالە ئەمر بە پێغەمبەر و بەوانەشی کە شوێنی کەوتون لە عەبدە ئیماندارەکان ئەکات کەوا جێگیر بن، سابت بن، بەردەوام بن لەسەر ڕێبازی حەق، لەسەر ڕێبازی خوایی. ئەوە باشترین یارمەتی دەرە بۆ ئەوەی ئینسان بەردەوام لە دنیا سەرکەوتوو بێ بەسەر دوژمنەکانە، و هەر کاتێکیش لە ڕێبازی خوایی لایاندا پێ ئەوترێت توغیان، پێ ئەوترێت زیادەڕەوی، لادان لە ڕێبازی حەق و عەدلی ئیلاهی توغیانە،
دەرچوونە نەکبەتیە و خەتەرترین نەخۆشیش ئەوەیە کە لەو ڕێبازە لادەی بە هەر لایەکیا بێ خوا پەنا بدە ئەوە ئەبێتە مایەی سەرشۆڕی بۆ ئینسانەکان و خوای تەعالاش زانایە بە کردەوەکانی ئینسان هەر کردەوەیە کە ئەیکەی نەک بەس ئەوەی کە بەلاشە ئەنجامێدەی بەڵکو ئەو کردەوانەشی کە لە ناو دڵ تا ڕوئەدا خوای تەعالا ئاگایە هیچی لێوت نان جا استقامە زانایان فەرمویانە کە خوای گەورە ئەمری پێکا و پێغەمبەری صلی الله علیه وسلم لە حەدیثا فەرمێ شەیەبەتنی هود و ئەخەواتوها ئەفەرمێ بەڕاستی هود و خوشکەکانی هود یعنی ئەو سوورەتانەی کە خوای تەعالا ئەمری تیا کردووە بە ئیستیقامە عولەمایان وا ئەفەرمن پێغەمبەر ئەفەرمێ سوورەتی هود و ئەو سوورەتانەی تریش پیری کردم یعنی کاتێ سەحابەکان پرسیاریان کرد فەرمویان ئەی پێغەمبەری خوا وا مووی سپێتی لە ڕیشت دەرکەوت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هود و ئەو سوورەتانەی کە وەکو هودوان کە خوا ئەمر بە ئیستیقامە ئەکا پیریان کردم زانایان ئەفەرمن مەبەستی ئەم ئایەتەیە و ئەوەی کە وەکو ئەم ئایەتەیە هاوشێوەی ئەم ئایەتەیە بەڕاستی بەردەوام بوون ئینسان پیرەکە ئاسان نییە بەردەوام بوون ڕۆیشتن لەسەر یەک ڕەتم و لەسەر یەک ڕێگا و لەسەر یەک ڕێباز هەتا کۆتایی ئاسان نییە خەڵکێکی زۆر هەیە لە پێشا دێتە سەر ڕێگای ڕاست بەڵام دوایی بەم لایە ئەڕوا و بەو لایە ئەڕوا و لا ئەدا لە ڕێبازەکە و پێی هەوا ئارەزووی خۆی ڕێبازەکە لارەکاتەوە و دواییش ناوی ئەنا ڕێبازی ڕاستی خۆی ئەگەر کەسێکی تونە تەبیعەت بێ دوایی ئەم دینە لاتونیەکانی ئەگرێ دەی ئەوەی کە لە ئاسانیەکەیە و نەرمونیانیەکەیە ئیهمالێکە لەوەدا سەری لە گومڕایەوە دەرەچی ئەگەر خۆی تەبیعەتی نەرمونیان بێ هەر ئەو شتانەی کە لە دینە نەرمونیانی پێویستە ئەوانە ئەگرێ و زیادە ڕەویتی ئەکا ئیهمالی ئەو لایەنانە ئەکا کە پێویستی بە تۆزیە شیدەت هەیە تا لە ئەخیرە سەری لە گومڕایەوە دەرەچێ دینی ئیسلام لە نێوانی توندڕەوی و شلڕەویایە دینی ئیسلام لە نێوانی ڕەقی و نەرمیایە دینی ئیسلام خۆی بۆ خۆی تەبیعەتێکیە نابێ ئەبێ ئێمە تەبیعەتەکانمان ئەخلاق و ڕەوشتەکانمان لەسەر دین دامەزرێنین نەوەک دین بێنین لەسەر ئەخلاق و ڕەوشتی خۆمان بمانەوێ دیندارێتی بکەین یعنی ئەو بێنینە سەر ئەخلاقی خۆمان ئەبێ ئێمە خۆمان بڕۆینە سەر دین نەک دین بێنین بخەینە لەسەر شێوازی بیر و بۆچوونی خۆمان و عەقڵی خۆمان و ئەخلاق و ڕەوشتی خۆمان دین دامەزرێنین ئەو کاتە ئەبێتە دینێکی شەخصی هەوا و ئارەزوو نەک دینێکی خوایی ئەو کەسانەی کە بەردەوامن لەسەر دیندارێتی و ئیستیقامەیان هەیە ئەم بەرهەمانەیان دەسەکەوێ يعني لبرهمكاني من ثمرات الاستقامة أولا تتنزل عليهم الملائكة ثانيا الطمأنينة والسكينة ثالثا البشرى بالجنة رابعا مغفرة الذنوب خامسا سعة الرزق وهناءة العيش يعني أو كساني كالسر دين داريتي بردوامن أم برهمانيان دسكوي ببي أو وعدانيك لقرآن هاتوا ولا أحاديث بيغمر هاتوا صلى الله عليه وسلم يك ملائكة بردوام دا أبزيو ضل نوايان أكاو سكينتيان بي أدا ضليان مرتاحك هاد زور جار حستكي ضل مرتاحيك ضل إسراحتيك توش أبي يعني خد تصوري ناكي أو ملائكة سكينة بسر ضل تادا أبزيني ضل نوايو سكينة بمعنى أو يعني إنسان هستكي ك بمرتاح بونيك لنا وضلتوا أو بي أو تري سكينة وملائكة كان ألين ألا تخافوا ولا تحزنوا نبترسن نغم باربن ولا سر ريبازي حق بردوام بن أو الريبازي خوايو تنسوا غمي ناوي پاشان مجدي بهشتيش بو كسانة دراوة كبردوامن پاشان خوا وعدي داوة لقناحكان يان خوش ببي پاشان خوا وعدی داوە هەردەم ئەو کەسانە ڕزقیان فراوان بێ ژیانیان بەختەوەر بێ ترسیان نەبێ ڕزق فراوانی ئەوە نییە بە معنای ئەوەی کەوا ئەوەندە دەوڵەمەندن بەردەوام لە هەرچی خۆشیەکانی ژیان هەیە ڕابوارن
نا بمعنای ئەوەی کە قەناعەتێکی وایان پێدا خوای تەعالا هەستەکەن ڕزق لە لای عەبد نییە لە لای خوایە هەست بە ئیسراحەتێک ئەکەن لە ناخیانەوە چۆن ئێمە بەردەوام بین بەردەوام بوون ئەم هەموو پاداشتەی هەبێ ئەم هەموو ثەمەرە و بەرهەمەی هەبێ کە بەهەشت بەدەست بێنی لە قیامەتا و لە ژیانیشا بەختەوەر بیت و خوا لە گوناحەکانت خۆش بێ و مەلائیکە بەردەوام دابەزێ دڵنەواییت بکە ئەم هەموو پاداشتە چۆن دەسەکەوێ كيف السبيل إلى الاستقامة كيف نستقيم أولا بفعل الطاعات والاجتهاد فيها ثانيا بالعلم ثالثا بالإخلاص رابعا بمتابعة سنة النبي صلى الله عليه وسلم ثم التوسط والموازنة ثم الدعاء ثم الصحبة الصالحة ثم الارتباط بالقرآن تلاوة وحفظا وتدبرا وعملا أبا معنى إنسان أتواني استقامت بدس بيني بويك بردوان بي لسر طاعات هيج طاعتي بكم مزانة هر طاعتي تنانت سنة كانيش هول بدا جيب جيك أو سنتانيك لقل فرزكانايا أو بپاراستنی فرزەکانە تو ئەگەر لەسەر سنەتەکان بەردەوام بی تەکید فەرزەکان نافەوتێنی هەوڵ بدە کۆشش بکە لە نوێژە لە زەکاتە لە خێرە لە سەدەقاتە هەوڵ بدە لە ڕۆژوگرتنی سنەتە کۆشش بکە زیاتر و زیاتر هەوڵ بدە بەقەدەری توانە ئەوەندەی خوا پێت بدە لە عیبادەتەکان کەم تەرخەمی مەکە پاشان شارەزابوون و فێربوون لە دین چونکە ئینسان ئەگەر لە ڕێبازیە شارەزا نەبێت چۆن بەردەوامە بێ لەسەری تۆ هەموو کون و قوشبنەکانی دین نەزانی ناتوانی بەردەوام بی ئەویش پێویستی بەوە هەیە لە وتارەکانی جمعە بە جوانی و بەڕێک و پێکی خۆت ئامادەکەی بۆ گوێگرتن پاشان لە دەرس و محاضەڕەکانی مزگەوتەکانە خۆت بێ بەشنەکەی ئەوانەشی کە خوێنەواریان هەیە و توانایە زیاتریان هەیە ئەبێ بخوێننەوە ئەبێ هەڵ بدەن ئەبێ بگەڕێن بە دوای حەقا هەر پرسیارێک خرایە مێشکیانەوە یا بۆیان دروست بوو ئەبێ بگەڕێن تا ئەگەن بە نەتیجەتیایە چونکە ئەوە دڵنەوایی ئەدا بە ئینسان پاشان ئیخلاص بۆ خوای پەروەردگار براینە کار ئەگەر بۆ خوا نەبێ ناتوانی بەردەوامی لەسەری کارەکانت ئەگەر بۆ خوا نەبێ حتا مودەیەک ئەچێت دوایی تاقەتت لێی نامێنێ پاشان بەردەوامبوون لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو شتەکانە هەوڵ بدە دائما پرسیار کە پێغەمبەر چی کردووە کاتێ تەلەبەی بیرکەرەوە بزانم پێغەمبەر صلی الله عليه وسلم چی داناوە بۆ تەلەبە کاتێک کە گەنجی بزان پێغەمبەر بۆ گەنج چی داناوە کاتێک کە ژن ئەهێنی بیرکەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ژن ئەهێنێ کاتێک کە پیاوی بزانم پێغەمبەر چۆن معاملەی کردو پیاو لەگەڵ ژنە هەروەها ئافرەت لەگەڵ پیاوە لە هەموو شتێکی ژیان تا پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی هەیە ڕێبازی هەیە جوانترین و باشترین ڕێبازیش ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم عجایبم تێ گەنجی مسلمان معجب بێ بە غەیری مسلمان زۆر سەیرە گەنجمان لە سەرتاشینا معجبە بە یاریچی و تۆپانچێ لە سیاسەتا معجبە بە کابرایەکی بێدینی وڵاتێکی تر بێگانە لە شۆڕشا معجبە بە یەکێکی تر والله خوای تعالى لقرآن أفرمي ولكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا لپیغمبر باشترین سرمشق هەیە بۆ ئێوە چونکە مرۆڤێکی خواییە خوای گەورە بە پێی ئەوەی کە خۆی ئەوێ مرۆڤەکان چۆن بن ئاوا پێغەمبەری داناوە و دروست کردووە پێغەمبەر باشترین سەرمەشقە و ژیانی باشترین سەرمەشقە بۆ ئەو کەسانەی کە لمن كان يرجو الله ئومێدی خوای هەیە حەزەکا خوا لێی خۆش بێ حەزەکا لە قیامەتا ڕووسپی بێ حەزەکا بەردەوام خوای لە یاد بێ ئێ والله پێغەمبەر باشترین ڕێبازی هەیە باشترین نمونەیە تۆ پرسیار لە ڕێبازی پێغەمبەر ناکەی ئەڕۆی ئەگەڕێی بە دوای ئەمەکەیە و ئەوەکەیە گەنجی مسلمانە ئەڕوا نینۆک درێژەکە گەنجی مسلمانە ئەڕوا قژی ئەنواع و ئەشکاڵ یاری بە قژیەکات گەنجی مسلمانە لیباسی لەسەر ڕێبازی پێغەمبەر نییە گەنجی مسلمانە لە هەموو ڕێبازەکانی ژیانیە
ڕێبازێکی تری گردۆتە بەر لە سیاسەتە ئەبینی ڕوەکاتە هەموو شوێن ئیلا خوا نەبێ ئیلا پێغەمبەری خوا نەبێ صلی الله عليه وسلم لە حکم و دەسڵاتە سەیرەکەی ئەڕوا بە دوای قانونی فەڕەنسی ئەگەڕێ بە دوای قانونی یۆنانیە ئەگەڕێ بە دوای ئەم و ئەوە ئەگەڕێ بەس ڕێبازەکە و قانونەکەی خوای لەبیر نییە. یعنی بە کوردەکەی و بە کورتەکەی لە زۆربەی شتەکانی ژیانمانە لەسەر ڕێبازی ئیسلام ناچین. تەنانەت لە ژنهێنانمانە حتى لە ژنهێنانیشمانە حتى لە شایی و زەماوەنیشمانە ئەوە نەدینەکەمان گەرەکە تاوەکو لەبەر چاو خەڵق حەڵاڵی کابۆت. دوای ئەوە ناتەوێ کابرایەک مەلایەکی بان کردبوو بۆ مارەبڕینێ کچەکەی کە مامۆساکە چوو بوو تەماشای کردبوو کچەکە هەر زۆر ڕوتە سێنی سەری ملی هەمووی. مامۆساکە وتبووی کچم علە لەقەل تۆ کە هاتووی ئەزانی مەلایە دێمارەتە بڕێ هیچ نەبێ شتێ بەرەبان سەرتە تا من دەرەچم لێرە تا مارەبڕینەکە تەواو بێ. کابرا وتووی مەلا تۆ لەسەر تەمارەی ببڕیت و پارەکەت وەرگریت و تر بڕۆی حەقت چییە؟ لا حول ولا قوة إلا بالله. ئاوایە ئێمە ئاوا تێگەشتن بۆیە سەرمان لێ ئەشێ بۆیە قوڕەک لێ بە سەرمانە بۆیە نەکبەتیمان تووشە بێ چونکە لەسەر ڕێبازی خوا و پێغەمبەری خوا ژیانماندا نامەزرێنین. پاشان میانە ڕەوی یعنی وەسەتیەت چونکە دینی ئیسلام دینی وەسەتە نەتوند ڕەوی نەشل ڕەوی وەسەتیەت لە هەموو ڕێبازی ژیانتە زۆر مهمە. دوعاکردن بۆ ئەوەی بتوانی بەردەوام بی دوعات پێویستە. دوعا زۆر ضرورە. دوعا مۆخی عیبادەتە. دوعا ناوکرۆکی عیبادەتە. بەڵکو ئەتوانی بڵێ عیبادەت یعنی دوعا یعنی عیبادەت. زۆر مهمە ئینسان دائیمەن ئیسە تەماشاکە لە ژیانی پێغەمبەران ئەوەی کە قورئان بخوێنێتەوە ئەزانێ ئەمانەی کە من ئەیڵێم هەمووی لە قورئانە هەیە. ئەوەی کە قورئان بخوێنێتەوە ئەزانێ پێغەمبەرەکان لەحظە نەبووە لە ژیانیانە وەبێ دوعا. یعنی هەموو شتەکانی ژیانیان هەمووی بە دوعا بۆی ڕۆیشتون بە دوعا ڕۆشتنەتە نایەوە بە دوعا کۆتاییان پێهێناوە. زۆر ئێمە پێویستمان بەوە هەیە دائیمەن لەگەڵ خوایە ڕەبتمان هەبێ. تەنانەت نوێژ یعنی دوعا. تەنانەت نوێژ یعنی دوعا. بۆیە زۆر مهمە. هاوڕێی باش زۆر مهمە براینە. تۆ ناتوانی بەردەوام بی لەسەر ڕێبازێک ئەگەر هاوڕێکانت خراپ بن. ناتوانی یعنی تۆ دەشت و دەر و ماڵ و ئیش و کارت هەمووی لەگەڵ خەڵکی خراپە بێ ئاخر چۆن بەردەوامە بی. وەڵڵا لە دوای ڕەمەزان حەق ئێستا خۆتت گرتووە جای تەبان ئاگرەوە کاتی ڕەمەزانە. دوای ڕەمەزان هەمە ڕۆیتەوە بەلای هاوڕێ خراپەکانت. ئەمە کێشەکانی ئێمەیە. ئێمە ژیانمان ناگۆڕین هاوڕێکانمان ناگۆڕین کاتێ دەست ئەکەین بە دیندارێتی و ئەوەش زۆر گرنگە. پاشان بەردەوامبوون لەگەڵ قورئانە خوێندنەوەی لێ تێگەیشتنی لەبەرکردنی بیرکردنەوە لێی ئەمانە هەمووی ضرورن. تۆ قورئانە بۆ ئەو کەسە ئەو قورئانەی بەسەرادا بەزیوە کابرایەکی نەخوێنەوار بووە. تۆ مەڵێ من نەخوێنەوارم توانام نییە والله ئەوە ڕاست نییە والله ئەوە عوزر نییە والله هیچ عزرێکمان نییە کە قورئانمان ئیهمال کردووە. والله لە ڕۆژی قیامەتە لە دنیایشە پێغەمبەر گلەیمان لێ ئەکا گلەی ئەکا لای خوای تەعالا ئەڵێ ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا. ئەفەرمێ پەروەردگارم قەومەکەم قورئانیان پشتگوێ خست ئەو کتابەی کە تۆ بۆیانت نارد پشتگوێیان خست کوا لە کوێی ژیانیانە قورئان دیارە بەس لە ڕەمەزانانە و مزگەوتەکانە کوا لە شوێنەکانی تریانە کوا لە سەیرانگاکانیانە کوا لە مەحکەمەکانیانە کوا لە پەرلەمانەکەیانە کوا لە حکم و دەسڵاتەکەیانە کوا لە هەموو ژیانیانە کوا قورئان عزریش ئەوە نییە بێژی نەمزانی قورئان بۆ تۆ هاتووە. قورئان هەر هەمووی 6,000 و ئەوەندە ئاەتە ئەگەر بیخوێنیتەوە بەردەوام بی لەسەری هەموو ژیانت ڕووناکە کاتەوە. بەڵام ئەگەر پشتگوێت خست خوش ئیهمالتەکە خوش دەست لێبەر ئەدا ئیتر چی ئەەکەی هەمووی سەرگەردانیە تا ئەو ڕۆژەی ئەمری تۆ گەڕێیتەوە بۆ لای خوای تەعالا و هیچ عزرێکت نییە. لا حول ولا قوة إلا بالله. بچیا بزانی ئەو کەسە آثاری استقامەی دیارە. آثار الاستقامة في حياة المسلم في التوحيد الخالص في الدعوة إلى الله في الجد وعلو الهمة في الثبات
في الشعور بالتقصير بچیا من بزانم فلانە کەس یا خۆم بچیا بزانم توخوا باباسی خۆمان بکەین هەر یەکێ بڵێ خۆم ئێمە یەک کێشەمانەیە منیش زۆر جار لێرەوە باسێکم هەموو جارێ ئێستا کاتێ تۆ گوێت لە وتارێکە بێ گوێت لە شتێکە بێ یەکسەر تۆ بیر لە خەڵکەکەیتەوە بزانم فلانە کەس چەندێ تەطبیقی کردووە فلانە کەس چەندێ لەسەر ئەمێ دەگمەنمان هەیە بیر لە خۆمانەکەینەوە من چەندێ ئەو قسانم تەطبیق کردووە ئەگەر هەر یەکێ بەس بیر لە خۆی بکاتەوە کە بزانم چەندێ جێبەجێ کردووە هەموو ژیانمان ئەگۆڕێ بەس ئێمە کێشەکانمان ئەوەیە بەردەوام ئەم وای نەکرد ئەم وای نەکرد ئەڕۆیتە حاری مەجلیسێ بۆڵەکەش لەسەر چییە لەسەر شتێلێکە کە فڵان وای نەکرد ئەو وا ناکە ئەوە کەس نایەژێ خۆم لەوێ کەس باسی خۆی ناکە وەڵڵاهی هەموومان لەو مەوزوعە لەگەڵ خوایە ڕاست ناکەین هەموومان ڕاست ناکەین هەموومان تەقسیرمان هەیە ئەگەر تۆ مسلمانێکی ڕاستەقینە بی و ئیستیقامەت هەبێ لەسەر دیندارێتی ئەبێ لە ژیانتانە دەرکەوێ لە چیە لە ژیانمانە دەرکەوێ لەوەیە کە تەوحیدێکی خاڵسمان بۆ خوا هەیە یعنی خوا پەرستی یعنی حزب پەرست نیت یعنی گروپ پەرست نیت یعنی بەس خوا شایستەیە من متعصب بم بۆی دەمارگیریم هەبێ بۆی شتەکانی تر هیچ ئەملا ئەولایتیان نییە وەڵا کابرا لەبەر ئەوەی کووردە بێدین بێ خراپەکار بێ هەموو شتێک بێ ئەوە لە لای چونکە کابرا وا پەروەردە بووەوە ئەزانێ کورد هەموو شتێکە وەڵڵاهی وان نییە تۆ زۆر هەڵەی کوردێک ئەگەر چاک نەبێ یعنی خراپ ئینگلیزێ ئەگەر باش بێ تاجی سەرت بێ ئەبێ خۆ ئەگەر ئێمە باوکی سەتەممانیش کورد بوو بێ خۆ باوکی 200مان ئادەمە ئەوە کێشەکانی ئێمێ یا عەشرەت یان گروپ و حزب ئەوە لە لامانە تەوحیدمان نییە تەوحید هەنیە کەس وا ئەزانێ بەس ئەوەیە کە بڵێ لا إله إلا الله آخر كوتد لا إله إلا الله يعني هيج أويك هيا بخلا إلا الله نبي تو أبي حموشتك ببي ميزاني الله بي نك ببي ميزان كاني تر أم جاباني خلقيش بكي بولا الله خلقيش فير كي كلا الدنيا تيبغن كبزانن خوا خالقي إيمي خوا هموشتكاني بدسا أبي هموشتكان من مقررين بولاي خوا أواني ترحموي والله خو من دروس من بخو من كردو وكيششي لسر دروس بي كيششي لسر دروس بي أم همو كيشي كخلق توشي بوا لحكمتا لبرلمانتا لدنياتا لجيانتا لناو عائلكتا لخيزانتا يعني هموشتكان بهوي أوانوية كتوحيدي خالص مانية إيما لقل خوايا الراس ناكين إيما ميزان وقياسة كان من ببي دينك إخوانية جد علو همة يعني قرجوغولي لكاركان تاو دائما همة برز بي إيما نيمانا خوش يسكانم إيما دائما همت من روخيا الرويت لها هركسي أمي أدمنا ما بخوا هيج قيمتين بخوا تازا شاك نابي بخوا تازا كابرا أما كاتا عزري بو أوي لدائرة كافي يلبكا أي كاتا عزري بو أوي خيانة بكا أي كاتا عزري بو أوي هول ندا أي كاتا عزري أو كي صفاتي إيمان داره أو كي بلغيتو لسر دين داريتي بردوامي ودائما أبي إنسان محاسبي خوي كابيش خلقي شعوري وهستي تقصيري هبي بيش أوي هستي هبي خلق غلطك والله برا تو خود غلطي أتبي غلطكاني خود بوبي نبكي باسي خلق بكي فلان وايا فلان وايا فلان وايا فلان وايا أي خوم عوائق استقامة شيوات فيها كانت واني بردوان بي لسر استقامة قناح ببچوك بزاني قناحي ضل قناحي زمان قناحي كردار ببچوك يزاني كو يلا ما هيش نيه ديكون حتى ما شاكردني كو هيش نيه اما هر قصيك ما بتشتاي وقصيك وقابل تشيم كرد وزلام منكوش تو قصيك كردو ام جناحانه بچوك ازاني بويا ناتواني استقامه بكي استقامه او كسيك بتواني استقامه بي استقامه بك ابي بزاني شاخي قوره لبردي بچوك بيدي ابي بزاني اغريكي قوره بدن كشخاتيك اكريتوا ابي اغاي ليبي الانشغال بالدنيا عن الاخره اوي كوات في كانت واني بردوان بي دنيا للا هموشتك بي مشغول بون بدنيا قيامتت لبير بواتوا هر كاتي الدنيا دا بسر اخرته او بزانا استقاما ريقات اقرنا الاستقامه بكي التوسع في المباحات
هەنێ شتێ لەم دنیا حەڵاڵە، یعنی هەر یەکێک لە ئێمە ئەگەر خانووی باشمان هەبێ ئەمە حەڵاڵە، ئەگەر جلوبەرگی باشمان هەبێ حەڵاڵە، سیارەی باشمان هەبێ ئەمە حەڵاڵە، خواردنی باشمان هەبێ حەڵاڵە. ئەمە ئەگەر زیادە ڕەوی تیا بکەی یعنی ڕێگات ئەگرێ لە ئیستیقامە. تۆ نابێ منافەسەی خەڵک بکەی لە سیارە کڕینە، حتا با دەوڵەمەنیش بی، حتا با دەوڵەمەنیش بی نابێ منافەسە بکەی. ئەی آخر فلان برام بۆ سیارەی وای هەیە، وەڵام منیش ئەڕوا قەرزی شەکا بە سیارەی وای بێ لە منافەسەی براکەی بکە. هە برای دایک و باکی منافەسەیەکە، ئامۆزاکەی، خزمەکەی، عەشرەتەکەی، عیبە بڵێن فلانەکە سیارەیە جوان لە ژێریان نییە، عیبە بڵێن فلانەکەس کەلپەلێکی وای لە بەران نییە. ئەمانە وات پێ ئەکا ئەمەنە منافەسە ئەەکەی لە دنیاە، لە مباحاتی دنیاە بە حرامیش نەبێ وات پێ ئەکا قیامەتت لەبیر ئەباتەوە. ئەمەش عەوائقێکە لە عەوائقەکان. و دووبارەش ئەوەی کە هەم دووبارەی ئەکاتەوە لێرە لەوە ئەوەی کەوات پێ ئەکا ڕێگرت ببێ لە چاکە ئەو دەوروبەرەیە کە های لە ناویە، ئەو حەدیثەی کە باسی کابرا ئەکا کە 100 نەفەری کوشتووە، ئەیویست بگۆڕێ و ببێ بە پیاوێکی باش. حەدیثەکە لە کاتی ترا باسم کردووە، کاتی ئەچێتە لای عالمە پیاوە چاکەکە چی پێ ئەڵێ؟ ئەچێتە لای ئەوەی کەس کابرای عابد. ئاخر ئێمە کێ چی ئیسلامی لە ناو بردووە؟ عابدێکی جاهیل لە ناو خەڵکا ببێ بە موفتی. پیاوێکە عابدە، زۆر خواناسە، زۆر حەستەکەی وە شکڵیە خواتەکەوێتە بیر، بەس جاهیلە، بۆ خۆی باشە عابدە بەس جاهیلە. عابدە جاهیلەکە قسەیەکی کرد کابرا ئەویشی کوشت، نەک کابرای چاک نەکرد بەڵکو بۆ مای کوشتنی خۆشی. دوای ئەوە چوو بۆ لای پیاوێکی عالم، پیاوە عالمەکە یەکسەر پرسیاری لێ کرد، تۆ خەڵکی کوێی؟ تۆ هاوڕێتی کێ ئەەکەی؟ تو های لەکەڵ کێیە ئەژەی؟ ئەویش وتی وەڵا خەڵکی فلانە شوێنم هاوڕێی فلان. وتی کوڕم تۆهی ئەوەیە ئەم هەموو خەڵکەت کوشتووە خراپەکاری، ئەگەر بتەوێت تەوبە بکەی بار بکە بڕۆ بۆ فلان شوێن واز لە هاوڕێ خراپەکانت بێنە، ژیانت لەسەر لە نوێ تازە کەرەوە. باری کرد ئەوە بوو لە ڕێگا سبحان الله خوای گەورە ئەجەلی هاورد مرد. بەڵام لەبەر ئەوەی نیەتی گۆڕی و گەرەکی بوو خۆی بگۆڕێ خوای تەعالە ڕەحمی پێ کرد. ئێمەش ئەگەر بمانەوێ هەر لەناو ئەو کۆمەڵە خراپە بژین، هەر لەناو ئەو وتی و هاوردی و بردی و خراپەکاری بەخوا قەت ناگۆڕی، بەخوا قەت ناتوانی نوێژەکەت بگۆڕی. تۆ تا ئێستا هاوڕێ کۆمەڵی خەڵک بووی، نەرگی لە کێش بێت، کۆنکان چی بێت، نازانم چی و چی و چی، ئێسش ئەتەوێت دوای ڕەمەزان لەسەر نوێژەکانی جەماعەت و ئیسلام و قورئان خوێندن و دیندارەتی ئەمانە بەردەوام بی و هەر هاوڕێ ئەوانەش بی، ئاخر ناکری ناوێ. داواکارم خوا ئیسلاحمان بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە لەسەر ئیسلامەتی و دیندارەتی بەردەوام بین. خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەمەزانمان بۆ بکە مانگی غوفران و مانگی لێبوردەی. یا ڕەبی خوایە یا ئیلاهە العالەمین، یا ڕەبی خوایە لە مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە کۆمەڵی خەڵکی زۆر داوای دوعای خێری لێکردوین نەخۆشی هەیە و خۆی نەخۆشە، یا ڕەبی خوایە شیفایان بدەی. یا ڕەبی خەڵکانێک کێشەی کۆمەڵایەتیان هەیە خوایە بۆیان ئیسلاح بکەی. یا ڕەبی ئەوەی نەدارە ڕەحمی پێ بکەی. یا ڕەبی خوایە ئەوەی قەرزارە بۆی بیتەوە. یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە گەنجەکانمان بکەی، هیدایەتی ماڵ و مناڵمان بدەی. یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت کوردستانمان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری، کاربەدەستانی ساڵح و دادپەروەر بکەی، وایان پێ بکەی کە دائیمەن تۆیان لەبیر بێ، قورئانەکەی تۆیان لەبیر بێ. یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت نەمان گەڕێنیتەوە بۆ ژێردەسەیی و ژێر زوڵم و ستەم. یا ڕەب العالەمین. ئامین ئامین.